خولی پێنجەمی هەڵبژاردن ساڵی یەکەم خولی گرێدان دانیشتنی دەستپێک ڕۆژی دانیشتن 6/11/2018 بەرنامەی کار پشبەستن بە حکمی مادەکانی 46 47 48 لە یاسای ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو بەرنامەی کاری دانیشتنیکردنەوەی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان عێراق بەم شێوەیە دەبێت. خاڵی یەکەم بفەرمونون دەقیقەیەک وەستان بۆ گیانی پاکی شەهیدان لەگەڵ مارشی نیشتیمانی ئەی ڕەقیب. خاڵی دووەم لە بەرنامەی کار کردنەوەی دانیشتنەکە بە خوێندنەوەی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز با مامۆستا مەلا جەرجیت ئیبراهیم بفەرمێت. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. والذين استجابوا لربهم وأقاموا الصلاة وأمرهم شورى بينهم ومما رزقناهم ينفقون. بسم الله الرحمن الرحيم. وأوفوا بعهد الله إذا عاهدتم ولا تنقضوا الأيمان بعد توكيدها وقد جعلتم الله عليكم كفيلا. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا لا تخونوا الله والرسول وتخونوا أماناتكم وأنتم تعلمون. بسم الله الرحمن الرحيم. وقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون وستردون إلى عالم الغيب والشهادة فينبئكم بما كنتم تعملون. بسم الله الرحمن الرحيم. على الله توكلنا ربنا افتح بيننا وبين قومنا بالحق وأنت خير الفاتحين. بسم الله الرحمن الرحيم. وأطيعوا الله ورسوله ولا تنازعوا فتفشلوا
ولا تنازعوا فتفشلوا وتذهب ريحكم واصبروا إن الله مع الصابرين. صدق الله العظيم. خاڵی سێم لە بەرنامەی کار بانکێشکردنی بە تەمەنترین ئەندامی پاڵێوراوی سەرکەوتووی خلی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان بۆ سوێن خواردن و بەڕێوەبردننی دانیشتەکە بە پێی تەمەن گەورەترین ئەندامی پاڵێوراو لەم خولی پێنجەم بەڕێز ریڤنگ محەممەد عەلی هروری با بفەرمێ بۆ سوێن خواردنی یاسایی و بەڕێوەبردننی دانیشتەکە. به خدای مزون دلوان از ریونگ محمد علی هروری به خدای مزون سند دخم کو پارێزگاری لیکتیا گل و خاک کردستان عراق و برجواندی ویم بالا بکم. نوکه دست بخالات چاره جبرنامه کاری دانشتن دیکین پالپشت به ماده 12 برگادو جو پیرو نافخوی برلمان کردستان دست بیتکین بسیند قارنا یاسایی اندامان برزان دی 55 ناف این خواندنو الدیف ابجدیا پیتن کردی دی گازی حوالا کین دی این وری یکی دی سین دی خوین دی دست بکن ایک آرام اکرم بهرام آشنا عبدالله قادر امید عبدالرحمن حسن ابو بکر عمر عبدالله احسان محمد سلیم بلا کرم کن آزاد اکرم بهرام فرمان من ئازاد ئیکرام بەهرام محەممەد بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەڵ و خاچی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. Sayın Başkan, ben Türkmence'de ifade etmek istiyorum. Buyurun. Ben Azat Küreci, yüce milletimize, bu parlaman içinde, bu sürece parlamentimize, milletimize sağlamlıkla ve dürüstlükle 4 yıl tamam olsun. Ben bu süreçte millet önünde namusum şerefim üzerine yemin ediyorum dürüstlükle görevimi yapım. Mamosa sinde خواب جارک دادی دوباره سinde دوباره بکن Efendim.
من ئاشنا عەبدوڵڵا قادر بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. من ئومێد عەبدوڕەحمان خۆشناو بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاچی کوردستان و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. من أبو بكر عمر عبد الله سعيد ناسراو بأبو بكر هەڵەدنی سوێن بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاچی کوردستانی عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. اسم الإحسان محمد سليم شريف خدای مازن سین دخم کو پارێزەریە ئێکەتیا گەل و خاکا کوردستانە عێراقی و بەرژەوەندیên وێن باڵا بکەم. إدريس إسماعيل عبوش، أرشد حسين محمد، إسماعيل علي طه، أيضا معروف سليم، بامبو محمد علي. بفرمون. من إدريس إسماعيل عبوش مصطو بخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکەتی گەل و خاکی کوردستانی عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. من ئەرشەد حوسێن محەممەد برادۆستی ناسراو بە ئەرشەد لۆلانی بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی نیشتیمانی خاکی کوردستانی عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. من ئایدن معروف سەلیم ئەحمەد بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاچی کوردستانی عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. Yüce Allah'ın adıyla Irak Kürdistan bölgesi halkı ve toprağı birliğinin ve genel menfaatini koruyacağımıza sağ ol. من باڵان بۆ محەممەد علی ئەحمەد بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. بسم الله الرحمن الرحيم. أس إسماعيل علي طه سجري خدای مازن سوێن دخۆم کو پارێزگاریە یەکێتیە گەل و خاکی کوردستان عێراقی و بەرژەوەندیەت باڵا بکەم. بختیار شکری سليمان، بدرية إسماعيل محمود، بجار خالد عبد الله، بهجت علي إبراهيم، بهمن كاكا عبد الله. من بختیار شکری سلیمان عبدالله خدای گەورە سین دخۆم پارێزگاری یەکەتی گەل و خاکی کوردستانی عێراق و بەرژەوەندی باڵەکانی بکەم. من بەدریە ئیسماعیل محمود بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان و عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. از بهجت علی ابراهیم سین دخۆم خدای مەزن
پارێزگاریە لێکێتیا گەل و خاکە کوردستانە عێراقێ و بەرژەوەندیە توێت باڵا بکەم. Ez Bijar Xalet Ezêr Koçer Xwedê mezin sînd xwom ku parêzgariyê lêketiya gel û xakê Kurdistana Iraqê û berjewendiyê twê bala bikem. من بەهمەن کاکە عەبدوڵڵا ئەحمەد بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. بەڵێن ئیسماعیل حاجی ئیبراهیم بێگەرد دلشاد شکرەڵڵا پێشەوە تاهر مستەفا جەنان جەبار بۆیە جەلال محەممەد عەبدوڵڵا بلا بفەرمون. من بەڵێن ئیسماعیل حاجی ئیبراهیم بەخوای گەورە سوێنە خۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بەرژەوەندیە باڵاکانی بکەم. من بێگەر دڵشاد شکرڵڵا بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاچی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. من پێشەوە تاهر مستەفا حەسەن بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. زمانی کوردی بە دیالێکتەکانیەوە جوانە، منیش هەورامی لە بیناکەم زمانی دایکمە. من پێشەوە تاهر مستەفا حەسەن بەخوای گەورە قەسەم وەرو کە پارێزگاری جەیەکێتی خاک و کوردستان و عێراقی و بەرژەوەندیە باڵەکە خەڵکی کەرونە. من جەنان جەبار بوویە شابوو بەخوای گەورە سوێندی دەخۆم کە پارێزگاری یەکەتی گەڵ و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم، هەروەها ڕوخسەتی وەردەگرم بە زمانی خۆمان پیرۆزبایی بکەم. شمت بابا بڕۆنە بڕۆحت قوتشە شمت آلها مري مقيامن تدنطر الحيادة عم وأرعى ضد كردستان ضد العراق وهنيان علاي ديه سباس. من جلال محمد عبدالله ناسراو مجال پەرێشان بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق بەرژەوەندیە باڵەکانی بکەم. سوپاس. جلال محمد أمين جمال حويس مصطفى جوان يونس محمد جهاد حسن إبراهيم جيا حميد شريف. من جلال محمد ئەمین بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزەری یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بم. سوپاس. من جەمال حەوێز مستەفا ناسراو بە جەمال هەروتی بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاچی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. من جوان یونس محەممەد سەلیم بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. سپاس.
ناو خدای مازن و دلوان اس جهاد حسن ابراهیم عمر برنیاس مالا جهاد بسفکی خدای مازن سینت خوم کو پارێزگاریە ئێکەتیە گەل و خاکە کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵا بکەم. من چیا حەمیش شەریف موسا بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکەتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. حسيبة سعيد إبراهيم، حكمة محمد أبو زيد، خديجة محمد طه، دابان محمد حسين عبد الله، دياري أنور حمر رحيم. من حسيبة سعيد إبراهيم لشكري بخواي گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. من حكمة محمد عبو زيد عيسى ناسيارم بحكمة محوجاودا بخواي گەورە سوين دەخۆم کە پارێزگاری یەکەتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵەکان بکەم. من خديجة عمر طه محمود بخواي گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکەتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. من دابان محمد حسين عبد الله بخواي گەورە سوێنە خۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خەکی کوردستانی عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. من دیاری ئەنوەر حەمە ڕەحیم بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. ذكرى أحمد إسماعيل، رزقار عيسى سوار عيسى، رزقار محمد محمود، روبينا أو ميلك عزيز، روباك أحمد رحمن. من ذكري أحمد إسماعيل عمر ناسيارم ذكري زيباري بخواي گەورە سوين دخوم که پارێزگاری یەکەتی گەل و خاکی کوردستانی عێراق و بەرژەوەندی باڵاکانی بکەم. من ڕزگار عیسا سوار بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. من روبينا ويملك عزيز بخواي گەورە سین دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان و عێراق بەرژەوەندی باڵەکانی بکەم. بە زمانی سوریانیش بشمت آلاها مريمانا ممين قد نرى خيادة عامة وعرقت كردستان وعراق ودهنانة ترامدية.
ڕزگار محەممەد مححمود من ڕزگار محەممەد مححمود بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندەکانی بە بەرژەوەندێ باڵەکانی بکەم. من ڕووپاک ئەحمەد ڕەحمان بەناوی خوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندی باڵەکانی بکەم. ڕۆژان محەممەد کەریم، ڕۆژان ئیبراهیم عەلی، ڕۆمیۆ نیسان حزێران، ڕێبوار عەبدوڕەحیم عەبدوڵڵا بلا بفەرمون. من ڕۆژان محەممەد کەریم عیسا بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. ئەس ڕۆژان ئیبراهیم عەلی بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. من ڕۆمیۆ حزەیران نیسان هەکاری ناسراو بە ڕۆمیۆ هەکاری بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاچی کوردستانی عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. ئانا ڕۆمیۆ هەکاری مەموویێون قد بتخامن الخويادة عمو أرعو هنيانا علايت كردستان عراق. بەناوی خدای گەورە و میهرەبان من ڕێبوار عەبدوڕەحیم عەبدوڵڵا عومەر بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. ڕێواز فایق حسێن، زانا خالد سمایل، زیاد جبار محمد قادر، ژیان طاهر ئەحمەد، ظاهر محمد علی. من ڕێواز فایق حسێن محەممەد بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. من زانا خالد سمایل مستەفا بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاچی کوردستانی عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. من زیاد جەبار محەممەد بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری لە یەکێتی گەل و خاچی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. بەناوی خوای گەورە و میهرەبان من زاهر محەممەد علی حەسەن ناسراو بە شێخ زاهر خەیلانی بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاچی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. از ژیان طاهر ئەحمەد عەبدوڕەحیم سین به خود مازن کو پارێزگاریە گەل و ئاخا کوردستان عێراق و بەرژەوەندیە توێیت باڵا بکەم.
سارة دلشاد بكر، سروان محمد علي، سعيد مصطفى تترخان، صوران عمر سعيد، سفين آغا عمر آغا. من سارة دلشاد بكر مولود بخدای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکەتی گەلی خاک و کوردستان عێراق بەرزەوە از سروان محمد علی حاجی ناسراوم سروان هرکی خدای مازن سوند خوم کو پارێزگاریە یەکەتی گەل و خاکە کوردستانی و بەرژەوەندیە باڵایە توێ بکەم. سپاس. من سعید مستەفا هەرکی بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستان و عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. من سفین آغا عمر آغا قادر بخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. بەناوی خوای بەخشندەی میهرەبان من سۆران عومەر بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. سلمى فاتح توفيق، سوسن محمد ميرخان، سيبان سالم حسن، سرچنار أحمد محمود، سرگو آزاد حسين. من سلمى فاتح توفيق محمد بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. من سوسن محمد میرخان سعید بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. سیپان سالم حسن محمد سعید ناسیار سیپان آمدی بخوای گەورە سین دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکان بکەم. من سەرچنار ئەحمەد محمود حەسەن بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. من سەرکۆ ئازاد گەڵاڵی بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق بەرژەوەندیە باڵاکانی بکەم. صباح محمود محمد، شاخون الرؤوف مصطفى، شادي نوزات وهاب، شاسوار عبد الواحد قادر، شايان كاكا صالح. من صباح محمود محمد مصطفى ناصراوبة دكتور صباح محمود ها زيباري بخواي گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم.
من شاخەوان ڕەوف مستەفا میران بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاچی کوردستان و عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. من شادی نەوزاد وەهاب محەممەد ئەمین بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. من شایان کاکە ساڵح محەممەد بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی خاک و گەلی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. كاك شسوار ديار نية حاضر نية شعبان علي شعبان شوان كريم محمد شنو أشقي عبد الله شيرين أمين عبد العزيز شيركو جودة مصطفى. من شوان کەریم محەممەد بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. ناوی خۆی گەورە و میهرەبان من شێرکۆ جەودەت مستەفا بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. من شنو ئەشقی عەبدوڵڵا محەممەد بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. من شیرین ئەمین عەبدولعەزیز بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. شمول آشين صابر عباس فتاح صالح عثمان كريم سوارة عثمان علي اسماعيل عبد السلام عبد الله حسن. من شەمۆڵ ئاشتی ساویر بیرە بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاچی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. بەناوی خوای گەورە من عەباس فەتاح بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاچی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. من عوسمان کەریم سوارە ناسراوم بە عوسمان سێدەری بەخوای گەورە سوێن ئەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاچی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم.
بسم الله الرحمن الرحيم من عثمان علي اسماعيل حمد أمين بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. من عبدالسلام عبدالله حەسەن ئەحمەد بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. عبدالسلام مجيد قادر، عبد الله محمود محمد، علي حما صالح، عبد الناصر أحمد علي، واهي كمال صوغون. بله بناوی خوای گەورە من عبدستار مەجید بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاچی کوردستان عێراق بە بەرژەوەندی باڵەکان بکەم. سوپاس. من عبدالله محمود محمد بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. بەناوی خوای گەورە من علی حەمە ساڵح بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. من عبدالناصر ئەحمەد علی ناسراوم بە مەلا ناسر بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. من باهی کەمال سوغمۆن بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکەتی گەل و خاکی کوردستان عێراق بەرژەوەندی باڵەکانی بکەم. سپاس. فريد يعقوب إيليا قرقيس، فيصل عباس عولا، فالا فريد إبراهيم، قباد جلال حسام الدين، كروان عبد الرحيم قادر. من فرید یعقوب ئێلیە گیوەرگیس بەخوای گەورە سوین دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق و پەیوەشندێکی باڵەکانی بکەم. محمد آلها رب وشاريرة مموية نطرن خيادة وأرأ وعمد كردستان دعيرق وهنيانة الله سباس. من فيصل حباس حولا وسبان بخواي گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاچی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵەکان بکەم. من ڤالا فەرید ئیبراهیم حوسێن بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری لە یەکێتی گەل و خاچی کوردستانی عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. بەناوی خدای گەورە و میهرەبان من کاروان عەبدوڕەحمان عەبدوڵڵا قادر ناسراوم بە کاروانی ئیمام خەلیفە گەزنەیی بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاچی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. كاظم فاروق نامق، كاو عبد القادر حسن، كلارا عوديشو يعقوب، قلاويش عبيد عثمان، قليزار رشيد حاجي بدري.
من کلارا عودیش و یعقوب گوەرگیس بەخوای گەورە سوین دەخۆم کە پارێزگاری یەکەتی گەل و خاکێ کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم زمانی دایکێ شمد آلها جورا وشاريرة جيمين تدنطرن خويا دد عما وأرعد كردستان العراق وهنياني علاية دية بەناوی خۆی بەخشندەی میهرەبان من دکتۆر کاظم فاروق نامق بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. بەناوی خوای گەورە و میهرەبان من کاوە عەبدوڵقادر حەسەن بەخوای گەورە سوێن دەخۆم